بله دمك هستیارده و دمکی کو دناف بینا بتایبتی ولاتین روجاوا و ایران گلک بر به آلوز بون و خرابویه و دچو مولد جبو ایرانی هات بود داین کود نواسی روجاده لگل آژانس ناو دولتی انرژی اتمی ریک بکوه ریکفتن ده مصر هات امزکرین گریدای به ریکفتنی کار و دانن و اکادمیسیانو ماموسته زانینگاه عباس خامیار ج تهران میوانی منم سلاو و ریز بود بریز عباس دست پیک داد خوازم بزانه بیم یعنی نها ایرانی دگوت آژانس ناو دولتی اتمی تجارا ام ناهیلن وگره ایرانی گروسی جاسوسی ولاتی روجاوایه لینها ریکفتن پیکات توی ریکفتنی چاواد نرخینی او وگره آژانس انرژی اتمی فرمو بریز عباس خامیار نعم بسم الله الرحمن الرحيم تحياتي والله لكم بنای ولكل خدای گەورە و المشاهدين. میهرەبان سڵاو لە ئێوە و تەواوی بینەران لە ڕاستیدا ئێران دەیگوت نحن ئێمە لە بەردەم ظاهرة جديدة دیاردەیەکی نوێداین لم يحصل کە هذا پێشتر الوكالة الدولية ئەم ئاژانسی نێودەوڵەتیە ئەم پرۆتۆکۆڵەی نەبووە لە کاتێکدا المنشآت دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران یاخود لە هەر وڵاتێکدا بردومان کرابێت بتوانێت بەم شێوێ مامەڵە بکات لە ڕاستیدا بە شێوەیەکی تەموو ژاویش مامەڵی دەکرد. خاڵی دووەم هەموو هەماهنگگیەک لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی دوای دەستدرێژیکردنە سەر ئێران دەستدرێژی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بە ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران بە گوێرەی یاساکانی ئەنجومەنی شوڕای ئێران دەبێت ئەنجومەنی باڵای ئەمنی ئێران بڕیارەکان بدات بۆیە دوایین کۆبوونەوە کە لە قایەهیرە بەڕێوە چوو بە نێوەندگیری مسر و بە دەستپێشخەری وەزیری دەرەوەی میسر لە ڕاستیدا دوای کۆبوونەوەکان و تاوتوێکان کە لە تارانیش ئەنجامدران گەیشتین بە ڕێڕگەیەک بۆ چۆنیەتی مامەڵەکردن لە کەشێک و شوێنی نوێدا واتە لەو دامەزراوە ئەتۆمیانەی لەژێر سێبەری هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران و ئەو هەلومەرجەی کە ئەو دەستدرێژی و هێرشە دروستی کرد گەیشتین بۆ ڕێککەوتنە جگەل لەمەش ئەو یاسایی کە حکوومەت پابندە بە جێبەجێکردنی یاساکانی ئەنجومەنی شوڕای ئیسلامی بۆیە لەژێر سێبەری ئەم دوو کارتێکەرە لەو بڕواایەدا هەردوو لایەن گەیشتبن بە ڕێگەیەک کە تێیدا ئێران هەروەک گوتم دووپاتی دەکەمەوە لەژێر ئەو هەلوو مەرجانەی ئێستا لەژێر و مەرجانی ئێستا ئێران دەتوانێت ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دڵنیا بکاتەوە پرۆگرامی ئەتۆمی ئێران پرۆگرامێکی ئاشتیانەیە لەو چوارچێوەیەدا دەبێت بە هەمان شێوە ئاژانسەکەش ڕێز لە داتە نوێیەکان و ڕێکەوتنە نوێیەکان دەگرێت کە هەردوو لایەن پێگەیشتون. برێز خەمیار نها ئەنەرژی ڕێخستنە ئەنەرژیا ئاتۆمی ئاژانسە ناودەولەتی ئەنەرژی ئاتۆمی دێ بکارە بە پشکنینە لە هەموو دەستگەه و سازیên ئیرانی ئێک و لەسەر مەیاندنا ئورانیومێ کار دکن بکە. سێرکە برای بەڕێزم تا ئێستا نە لایەنی ئاژانسی وزەی ئەتۆم نە لایەنی ئێران باسییان لە بڕگەکانی ئەو ڕێکردنەوە ئەو ڕێککەوتنە نەکردووە کە لە قاهیرە بە دەستپێشخەریەکی میسر واژۆکراوە بە لە هەمان کاتیشدا ڕەزامەندیشەیە لەلایەن هەردوو لایەنەوە بۆیە میکانیزمی و بڕگەکانی ئەو ڕێککەوتنە ئاشکران نەکراون و تا چەند ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دەتوانێت پشکنین بکات و چاودێری بکات بە گوێری ئەو ڕێککەوتنەی کە هەیە تا چەند دەسەڵاتی پێدەدرێت بەڵام ئەو خاڵی کە گرنگە وا دیارە لایەنی ئێران و ئاژانسی نێودەوڵەتیش
هەردووکیان لەم ڕێکەوتنە ڕازی بوونا پەسەندیان کردووە ئەمەش هەنگاوێکە بۆ پەرە بۆی گرژیەکان زیاتر پەرە نەسەند لە ناوچەکەدا لە پێنا و سەقامگیری و ئاشتی ناوچەکە ئەمەش دەست پێشخەریەکە نیەت پاکیەکی ئێرانە لێرە بەدی دەکرێت دەبێت تێبگەین ئایا ئەم نیاز پاکیە و ئەم دەست پێشخەریە نوێیە و ئەم ڕێککەوتنە نوێیە ئایا دەبێتە هۆیەوەی ئەم جارە ئەمریکا دوور بخاتەوە یاخود لەلایەکی دیکەش ئەم ڕێگەیە ئاشتی خوازە دەبێتە چەترێکی سیاسی لە دژی ئەو دەستدرێژیانێکە لە ماوەی ڕابردوودا بینیمان. برێز خەمیار پشتی وەکی تێ دیارکردی پشتی شەڕێ ئیسرائیل و ئیران و بەشداریە ئەمریکەژی gelek سزا لەسەر ئیرانی هاتن سەپان سێ وڵاتên ئەوروپایی فرانسا ئالمانیا و بریتانیا مۆلەت دانە ئیرانی ناوبینا مەهەکێ دە ناوبینا سی ڕۆژاندا bi ajansa navdewletiya atomî re rêk bikeve gelo îran paş ve gava vê birêz hemyar لا نخير العقوبات سزاكان ترجع العقوبات ما زالت موجودة ماون العقوبات كاستاج ماون سزاكان گەورن لەسەر ئێران سەپێنراون ئەو ئەم سزایانەتە ئێستا گۆڕانکاریان بەسەدا نهاتووە هەروە گوتم دووپاتیش دەکەمەوە ئەم ڕێککەوتنە لەسەر چۆنیەتی مامەڵەکردنە لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم لەژێر هەلومەرجی نوێدا لە دوای دەستدرێژیەکانی ئەمریکا و وێرانکردنی دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران بە شێوەیەک کە دەکرێت زیانەکە زۆر گەورە بێت جگە لەوەش ئەو یاسایی باسم کرد کە لە پەرلەمانی ئێران دەنگی پێدراوە حکوومەتیش پێی پابندە بەوەی جێبەجێ بکات لە ژێر سێبەری ئەو ڕێککەوتنەدا دەبێتە یارمەتی دەر لە بابەتی ترۆیکاش کە ترۆیکای ئەوروپا داوای لە ئێران دەکرد لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی مامەڵە بکات و لەو ئاژانسە نێتە دەرەوە ئەمە یارمەتی دەردەبێت ئاسانکاری دەکات بۆ مامەڵەکردن لەگەڵ ترۆیکای ئەوروپا دەزانین ترۆیکای ئەوروپا لە ژێر فشاری ئەمریکایە دەزانین دەیەوێت بڕێگە خۆشکەر بێت بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا بۆ ئەوەی بەشێک لەو کێکە وەرگێت کە دەکرێت لە چوارچێوەی ڕێککەوتنێک لە ئایندەدا بەدی بهێنرێت بەڵام دوای ئەوەی ئەوروپا لەلایەن ئەمریکاوە دوور خرایەوە و زۆرینەی دۆسیەکانیش لە دەستی دەرهێنرا ئەوروپیەکان کەوتنە ژێر هەژمونی ئەمریکا و ئێستا زۆر ڕوون و ئاشکرایە کە چۆرە بۆیە ئەم هەنگاوە هەنگاوێکی ئەرێنیە بەڵام دەبێت سەیری هەفتەکانی ئایندە بکەین سەیری هەفتەکانی داهاتوو بکەین دەبێت ببینین ترۆیکای ئەوروپا چی دەکات ئایا پابەندی ئەو ڕێککەوتنە دەبێت لە گوێڕایاڵی ئەو ڕێککەوتنە دەبێت یاخود پابەندی بەڵێنەکانی خۆی دەبێت کە لە ڕابردوودا بەڵێنی دابوو بە هەر چۆنێک بێت سێ هەفتەی داهاتوو سێ هەفتەی چارەنووسسازە بۆ تەواوی ناوچەکە و هەروەها بۆ دۆخی ئێرانیش چارەنووسسازە و بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئاژانسەکەش چارەنووسسازە و دانوستانەکانی ئایندەش لە نێوان ئێران و ئەمریکاش چارەنووسسازە بلێ سپاسیاتت بکەم برێز عەباس خەمیار ئاکادمیسیەن و مامۆستایی زانینگەیش تەهرانەی لەگەڵمە